6 ساڵ پێش ئێستا لەگەڵ هاوسەرەکەی وڵاتیان جێهێشت تاوەکو لە ناوچەکانی ژێردەسەڵاتی داعشدا وەک خۆی دەڵێت بەپێی شەریعەتی ئیسلام بژین، بەڵام ئێستا گەڕاوەتەوە نیشتمانی خۆی و بە هیوای ژیانێکی نوێیە لەگەڵ 5 منداڵەکەیدا. عەلیمە عەباسۆڤا ئەو ژنە ئۆکرانیە کە خەڵکی نیمچە دوورگەی قرمە و لە کەمینەی تەتەریە موسڵمانەکانە. دەڵێت خۆی و هاوسەرەکەی فریو دراون تاوەکو کۆچ بکەن بۆ ئەو ناوچانەی کە لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کرابوو. هاوسەرەکەم هاوڕێی لەوێ هەبوو کە پێشتر ڕۆیشتە بوون. بەردەوام پەیوەندیان پێوە دەکرد و ئاینوت بوونایی بۆ ئێرە. ئێمە خلافەتمان هەیە و ئەتوانیت لێرە ژیانی خۆت بەپێی شەریعەتی ئیسلام بەڕێوە ببەی. پێویستیش ناکات ببیت بە چەکدار. پاشەوەی هاوسەرەکەی بڕیاری ڕۆیشتن دەدات. عەلیمە دەڵێت نەیویستووە بە تەنیا بێت، بەتایبەت لەو کاتەدا 2 منداڵی هەبووە، بەڵام دەڵێت کاتێک گەیشتوونەتە سووریا هەموو شتێک پێچەوانە بووتەوە. پاشەوەی گەیشتینە ئەوێ ئێمە بێهیوا بووین، بەڵام ڕێگەی گەڕانەوەمان نەبوو. ئەگەر هەوڵی هەڵاتنت بدایە ڕەنگە لە پشتۆ دەخانێ بکردیتایە. زۆر قورس بوو لەوێ دەربچین. ساڵی 2019 خۆیان ڕادستی هێزە کوردیەکان کردووە و لەو کاتەشەوە لە هاوسەرەکەی جیاکراوەتەوە و نەیبینیوەتەوە. لەو کاتەوە لە کەمپەکانی هۆل ڕۆژ ژیاوە. عەلیمە دەڵێت ژیان لەو کەمپانەدا ئێجگار قورس بووە. پاش داواکاری ئەندامانی خێزانەکەی بۆ ئازادکردن و گێڕانەوە بووە وڵاتی خۆی، ڕەفعەت جوبارۆف کە پیاماقوڵێکی تەتەرەکانە ئەو کارەی گرتووەتە ئەستۆ. ئێمە گرنگی بۆ پیاوانە نادەین کە بەویستی خۆیان گەیشتوونەتە ناوچەکانی سووریا. ئێمە و ژن و منداڵانە ڕزگار دەکەین لەم دۆخەی ئێستایاندا. پاش کۆتایی هێنان بە دەسەڵاتی داعش لە سووریا لە ساڵی 2019 ژن و منداڵی چەکدارە داعشەکان و لایەنگرانیان لە کەمپی هۆل لە حەسەکە نیشتەجێ کراون. بەشێکیان بیانین و چەند وڵاتێکیش ڕازی بوون بە شێوەیەکی سنووردار و لە ژێر چاودێریدا بیان گەڕێننەوە بۆ وڵاتەکانی خۆیان.